الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لا نظمكي جيشتنا أو شوينيك إمام دفرمي وآله وصحبه الأبرار الحائزي مراتب الفخار. باشان دفرمي اعلم هديت أن أفضل المنن علم يزيل الشك عنك والدرن. علم ليرد النسوة علم ساكنه علم يزيل الشك عنك والدرن. فرمي بزانن كخواي جورا أو دعاء هديته يعني خواي جورا هدايات بدال الري الرأس أن أفضل المنن جورتين منته نعمتي خواي جورا كخواي جورا فضل لجرب كان منتي ششت لسردك على جر أو فضلي جورتين فضلي خواي جورا لسر متسيا علمك أو علم يزيل الشك عنك والدرن. علم شوات هبيتن كجمانة لا لابده قماند لا لابدا درن يعني بيسي وبوخلي بيسي وبوخليش ليرم بس بي جناحو تاوان بتايبتي مسألة الشهوات سونك شك لا يعني شبهاته بلام درن أو زيادة بي بس لا يعني شهواتك إنساني بيز دكا بوخلي دكا ناريشي دكا دفرمي باشترين علمك كخواي جورا بيد بخشي شهوات وشبهات اللي يدور بخاتوه شهوات وشبهات اللي يدور بخاتوه شو كبراستي أو دوا خطرن وهردو شيان بيونديان بيقدي وهي وقت خوي مثلا ديانجو زياتر شبهات خطر ترى للشهواتي لبروي الشبهات أتو بيت وايك لسر راستي قناعتت به والشهوات مشينا كابرا جناحة شي دكاو دزاني غلطيشة بلان بمطلقيش أو هانية زاروي الشهوات أجل سري بردوان بي دبيته هوي شبهات يعني كابرا لون منا حزي لعلاقينا الشرعية لقى عفرتان بين شي لسر بردوان دبي دواء للري شي دق الري للشبهة شي دق الشبهة شي لو دي لو حرار دكا يكسر أو شبهة دكا يتناودري لو لبروي بخوي بيشتر شهوات زي خوي كردبوه لو إذا بزور باش بزان شهوتي زور خطر بزوري وشبهة للري شهوتي دي يكمين زي بريدي شبهي شهوية بريدي شبهي كابرا شبهي لدري ناتس بي أجر بيشتر بشهوة الري خوشكري لو نكرد بيتن لو شهوة زور خطر وأولي بريدك هي ويكشف الحق لذي القلوب وعلمك بيتن كحقي رون بكاتو لبو كسشي كخاون دلبي أما همومان خاون دلين بلام ليرة مبستي بيتسيا أو دليك ودلتي سليمي وانيا أو دليك خواي قورد فرمي إلا من أتى الله بقلب سليم دلتي السلامت بي سونك دل أقر للسلامتي لايدا أو بتواوي معناي دلي ناقيني لو حق لبو أهلي ضل كشف دكات ويوصل العبد إلى المطلوب وهو علم بندد جينيت أوي كوا بيويستا لعبادة خواي جورة سكر خواي جورة أوي مطلوبة لسلامتي عبادته وما خلقت الجن والإنس إلا ليعبدون عبادتش أنزام ناذرة تنها بمرزي إخلاص متابعي بيغمبري نبي صلى الله عليه وسلم كاتا علم أوت بيدرك أتكون متابعي بيغمبري بكي عليه الصلاة والسلام كاتب بيوست الدكاء أو كبيوست مطلوبة لسرت وكو عبد أو علم بيد ناسيني التي جيشتن لحرام وحلال التي كخواي جورة حزيلية ولا خواي جورة بينا خوشة. فاحرص على فهمك للقواعد كواتا سور بلسر أوي حريص بلسر أوي لقواعد كان الشريعة تبقي لقواعد شريعة تبقي طبعا أوي بأما يستالي رباسي دكين قواعد فقهية أما قواعد نحوي ما هي لعلم نحوش عندك شتى قاعدة قواعد الصرف ما هي لعلم الصرف عندك شتى قاعدة بو نوعي حتى قواعد كلامي منطقي هم علم كان قاعدة خويا
هي بلام ليرة ما بس ما به قواعد فقهية لعلم فقه دري حريص بلا سروي لقواعد كان تيبقي ليرة زور باسي حفظناك تيجيشتن سنك لما سلي أصول ولما سلي قواعد فقهية تيجيشتن زور مهمة يعني كنا في رواية ديبيني دري والله قرآني هم حفظا كتب سنني هم حفظا بس لفهمي مشينا زور لباشبي لتيجيشتن واستيعابي لباشبي نفري يعني لو علماء بوينية تبا كابرايز معجب بيتن بتشي سندت لو بخينيتو حديث لو بخينيتو بس دبيني لفهمو تيجيشتني لشريعة زور كرتسوكالي بيو دياري يعني شتي سقط تيجيشتيا دبي أقداري لاني تيجيشتنيش بي هم حفظ ضرورة هم فهم لبو أو حفظي ضرورة أهل علم بهردو تشي بيكا ودبيت أهل علم سون كاقا حفظي شت نبي فهمك شت ناقص دبي أتوقع قرآن الزور بي لك النبي حديثة كان بشا باش لك النبي تن علوم كان بشا باش لك النبي خوها مزاري فكر لشتشي بكي وقصتشي بكي ومسألك وبسيارك بيتا بيش ناسي أوهم كتاب أنا كوكي ولو سري بي دبي اشتكد لم يشتي حفظ بي بلان فهمكش زور مهمة أجر حفظ بي فهم بي وشي نسخة كتابيات وزياترته لو يدري حريص ولا سروي لو قواعدان تيبقي جامعة المسائل الشوارد ككوكروي أو مسائل لنا كبرتن شوارد جمع شاردة يعني اشتي برت أو مسائل شرعيانا مسائل فقهيانا دابيني برت وبلاون بلام أو قواعدانا كوي عندك لترتقي في العلم خير مرتقى لو إلى علم برز بيوه تاكترين برزي مرتقى اسم فاعلة يعني شويني برزبونوا برز بيو لبو شويني زور برز وتقتفي سبل الذي قد وفق وبشوين أو رقاي دابرون اقتفى أثره يعني بشويني داروي بخوي أصلي لقفاي هات قفاي يعني بربراي بشت يعني بشت كابرا لبشتي كابراي بروا لو يراها اقتفى أثره ببشتي داروي أو معناه العربي لو معناه بدوار رويشتنو شوين كوتن هاتية وتقتفي يعني بشوين كوتوي أو رقايبي قد وفق كخواي قورا لو أهل علمو أهلي خوي لبو توفيق دكاتن لبو يعني آسان دكا وهذه قواعد نظمتها فرمي أو نظمي كدامنا أو زانستا أو مجموعة قاعديك نظم كردي نظميش بمعنى يسلي لتنظيمي هاتي الريخستن بمعنى الشعر دي بالشعر الريكم خيستي لبروي وزن قافية هي بزوري أو شعري كلبو علم مكار بيتو بيدا قوتري نظم لبروي ريخستريا علمك بشيوتي شعري من كتب أهل العلم قد حصلتها فرمي لك كتاب كان أهل علم ورم قرتيه وبدستم خستيه تحصيل يعني دس خستن لكتاب أهل علم أو بدست خستيه علي رش يعني إنصافي شيخ مال لبو بديار دكبيتن كناري والله أو علمك إخو مدى قرينت له أهل علم فعلا أو علم لكن أهل علم هي أمنيش هاتي ما أو علم أهل علم بشيوي شعر ريك خستيه قرانوي فضله وتواضع الإنسان بين وينيتن جزاهم المولى عظيم الأجر پروردگار كمولاي يعني نزيكا بالبشتا لولي هاتيا هرچی نعمته بالبشتيا لا ينويه ولا بو إيمان دارانا پاداشتي هم بداتو أو زانانا عظيم الأجر پاداشتي هر قورا والعفو مع غفرانه وليان خوش بي ودايان بوشي لقناح كان ينعفو بكاو مغفرتي شيان فرق عفو مغفرتي تيها فاعفو عنا واغفر لنا وارحمنا لقرآن شارتيا عفو لزماني عربي بمعناي سرينوي شوينواري اشتشيا هذه غفرانتيا غفرة بمعناي تيا لا عربي دا بوشين أصلي لزمان عربي بمعناي دا بوشينا كاتا عفو بقوة لغفراني لبروية جناح بكي زاروية توبكت أو ندب قوة أسركي نامينه
هەر لە دەفتەرێ دەسڕێتەوە نایەتەوە پێش چاوت لە قیامەتی ئەوە عەفوە ئەثەرەکەی دەسڕێتەوە ئەمما مەغفیرەت خەتەکی بەسەردادێ بەزان نووسرایە خوای گەورە لێی خۆش بووە دای پۆشیە سزاش نادا بەرامبەری بەڵام هەرمایە لە ناو دەفتەرەکەی ئەوەی عەفوو بی خوای گەورە جارێکە باسی ناکاتەوە بەس ئەوەی مەغفیرەت بی هەتا ئەهلی بەهەشتێش کە لەگەر خوای گەورە قسەی دەکەن فەرمە دەرێ ئەی بەندەکەم بەبیرت دێ ئەوەت کرد ئەوانە ئیناو مەغفیرەتەکەیە بەزان دە گوناحەیە کە خوای گەورە عەفووی کردبی ئەوە باس ناکرێتەوە جارێکە نایەتەوە گۆڕی خوای گەورە هەموو لایەکمان عەفوو بکەم ئەوجا دەفەرمی خوای گەورە پاداشتیان بداتەوە ئەو زانایانە پاداشتی گەورە و عەفوو غوفرانیشیان بەنسیب بکە و چاکەشیان بەنسیب بکە وەلبیڕی و چاکەیان بەنسیب بکە بەڕاستی ئەوەش کەسێک پێی ناگۆتری ئەهلی عیلم ئەگەر ڕێزی ئەهلی عیلمی لەنا نەبی ئەگەر تێنەگا لە حەقیقەتی عیلم لەوەیە عولەما فەرموویتیان من قل علمه كثر إنكاره أو علمي كم بي إنكاري زور دبي مثلا كابرايك أما هرچەند خۆی ئێستا پێش شارەزابی کتاب سنە لەبەردەستی بیتن فتوایەکی دەداتن لەو فتوای دەرهینانی حکم لە کتاب و سنەی دەزانی ئەو مەسەلە کە بەجێرەی تاقەی بەشەری سنووردارە زانایەکەش پێشەمنەویشەی کردیە دەی دیکە پێشەوی کردیتیان هەزاری دی پێشەوی کردیتیان لۆی هەندە ئاسان نییە برێ وڵایە و کتاب و سنەما لەبەردەستی ئەو زەوەر ئاوای زانایانی ڕۆی هەمووی وەلانێ ئەم بەخۆم دەچم لە کتاب و سنەی دەردەینم لەبەرەوەی عیلم بەخۆی تەراکومیە دەچتە سەریەک کەڵەکە دەبیتن ئەو عیلمە ئێستامە لەبەردەستیتمان بەرە دروست دەبی هەتا گەیشتە و عیلمەی ئەوڕۆ هەموو شتێک ئەو هەیە ئەو سیارەی دەیبینی ئەتوەز دەزانی مەسەڵەن سیارە دەرێ وەڵا 100 ساڵێک پێش ئیسرادی ترایتەوە ئەوتێ تاریخی بەشەریەت هەیە فکری ئینسانی ئیشی کردیا و عیلمە کەڵەکەی کردیا ئەو سیارەی لێ دەرچوو پێش 3000 ساڵ پێش ئێستا کابراایەک فکری کردەوە باشە لۆ بەداری شتێکی خڕ دروست نەکەم عارەبانەشی لە دوو ئەسپی بێخم مەسەلەن ئەو فکرەی تای لەوێ ڕادێ ئەوجا دوایە تەتەوڕی بەو تای دەکەن بۆی دەکەن تا دەبیتە لاستیق و تا دەبیت لۆ سیارەی بەکاردێ عیلم هەمووی تەراکۆمیە کەواتە ئەوە نییە ئەتوو برێ وەڵا ئەو عیلمە ئەمن بەدەستم هینایە کابرا دەرێ ئەمن ئیش بە حەدیثەکانی صحیح دەکەم ئەتوو کو دەزانی حەدیث صحیحە یان ضعیفە ئەگەر پشت بە زانایەکی نەبەستی خۆ ئەتوو لەگەر ئەو ریجالانەی سەنەدی نەژیای تا بزانیت چی هەیە سادقە چی هە کاذیبە چی هە ضەبتە چی هە ضەبت نییە لە چێت وەرگرت لەو زانانەت وەرگرتیە کە لەو زمانی ژیاینە چوینە کتابیان نووسیتەوە پیاوەکانیان هەموو تەسجیل کردیە فلانی کوڕی فلانی ئەوەیە ئەوە شێخەکانیتی ئەوە تەڵەبەکانیتی ئەوە حالیتی ئەوە زەبتیتی تەسجیلی کردیە کەواتە لێرە هەتوو هە پێویستت بە خەرچی دی دەبیتەوە ئەوەی لەو هەندێک یعنی ئەو تێبینیان باس کرد کەسانێک هەنە ئەو ئیدعایی دەکەن کە کەنەما داوا لە هەموو خەرچی دەکەن تەڵەبەی عیلمە خەرچی عەوامە دەرێن واز لە قولی ئەولا مەزاهیب و ئەولا بین و بە خۆتان بڕۆن ئەو کتاب و سنەت لەبەردەستە لێی هەرێنجە ئەوە بەتەنێ بە کەس ناکرێتن دەبی ئیلا ئەتو عەقڵەشی هەزاران عەقلی لە تو گەورەترە و ئیشەی کردیە دەبی ئیطلاعیش لەسەرەوان هەبی معنای وە نییە ئەمە لۆمان نییە هیچ ئیجتیهادێکی بکەین بەڵام ئەهلی خۆی ئەوە ئەگەر بە ئەهلی فتوای گەورە برێ ئەم گۆ مەجمەعەکی دروستکەن لەو مەسەلە نوێیانەی ڕوودەدا فتوای نوێتان هەبیتن ڕوو لەوان بکرێتن قەیدی ناکە مەزنە لە فەیسبووکی ڕوو لە خەرچی عەوام بکەی برێ وەڵا لۆ خۆتان بگەڕێنەوە و تەواو فعل و فاعل جملەی پێلێک ناکرێتەوە فەرقی جملەی فعلی و ئیسمی چییە لۆیە ئەوە بەعام خەتەرە ئیجا دێتە سەر یەکەمین قاعیدەی ئەوە هەتا ئێرە مقدمە بوو لێرە ڕادێتە سەر قەواعیدەکان یەکەمین قاعیدە کە یەک لە 5 قاعیدە گەورەکەیە قاعیدەی نیەتی پێدەرێن دەفەرمی والنیەة شەرط لسائر العمل قاعدەی نیەت چیە دەرێ نیەت مەرجە لە بۆ تەواوی کردەوەکان بها الصلاح والفساد للعمل بنيتي صلحان يعني گونجاوی ئەو کارەی ئەو کارە ئایا گونجاوە چاکە یان فاسیدە ڕەتکراوەیە لە شەریعەت بەنیەتی دەزاندرێتن کە ئەو کردەوەیە قبول کراوە یان قبول کراو نییە
چاکە یان خراپە. ئەو قاعدەیە طبعا ئەلێرە شێخ بە شعر هینایەتی قاعدەکانی بە گوێرەی تعبیری خۆی گۆتیتەوە، ئەگەرنا ئەو قاعدانە لە کتێبەکانی دی ئەوەی خۆیان هەیە، يعني مصطلحی تایبەت بە خۆیان هەیە. مثلا ئەو قاعدەی نیەت کووە الأمور بمقاصدها، أو قاعدة كمشهورة لنا علماء قاعدة نيتها الأمور بمقاصدها، يكلا بينس قاعدة قولكية أمور جمع أمريا كردا وكان بجيري مبستكان، كردا وكان بجيري مبستكان. أليرا دزانين كأولة سور جيرايا هم لقرآن ورجيرايا هم لفرميشتي بيغمبر صلى الله عليه وسلم تن باسي نيت كرايا كنية لبوها معاملة شي بيويستا بتايبتي أو حديثي كمشهورة إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى لبروي أو حديث الزور جامع لو بابي زور بي أهل حديث لكم ياندانا إمام بخاري بسرتا بيدس بيدك إن جاء أهل علم وكو إمام الشافعي زور لأهل علم درين يكل سرسي ياندو لسرسي هذه أيوة هي درين نيوي علم لو حديثي ده لبروي همو بابا شي علم أو حديثي دكويتناي مسألة نيتي دكويتناي صار دعاء نمونا كان دينين وكذبينين تنفرا وأنا متنها دتاعي هذا النمونة لو بينينه هذا سرتاك بقشتي باسي النية بكين أو زوكو قاعدة فقهية دين باسي دكين كلو حديثي بيغمر صلى الله عليه وسلم دفرمي إنما الأعمال بالنيات إنما يحصر يعني همو كردا وكان بنية وإنما لكل امرئ ما نوى وهر كساتشيش أو انديلو هي كنيتكي هي فرق أو دو جملي نازم قد فكرت عليه كرتو فرق يعني سيا أو تأكيدا دوباره كرنويا يعني زياوازن ليك زياوازن فرق يعني سيا إنما الأعمال بالنيات عامة كواتا إنما الأعمال ما بس هامو كسك كردوتشي بكام ما بس تشي هي كردوا بي ما بس ناكري أجر كسك كردوي بي ما بس تكرد أو عقلي لدز دا بيدا الشيتا أو اشتشي بكاتن هيتس ما بس تشي تيدانا بيتا كواتا كسي عاقل هر كردوتشي بكام ما بس تشي دك أو عامة كي كذا فرمي إنما الأعمال بالنيات خاصة كسيا وإنما لكل امرئ ما نوى هر كسشي بجويري وي باداشتي وردقري يان سزاي وردقري كنيتي هي نيتي باش باداشتا نيتي خراب سزاي كواتا عليه باسي سدكا باسي نتيجة كيدكا فرمي هموش إيشك بنيت دروا باداشت ونتيجة بخود دياري دكي بجويري نيتي خود أو جا نموني ديني تو أبي هجرتي لبينا وخواي قورا كردبي أو لبينا وخواي لو دنسري أبي هجرتي لبينا ودنيا وآفرتي كردبي لو إلو دنسريتن كاتا عليه أتو دوكست هي همان إيشي كرديا هجرتي كرديا لما كيلو مديني بەڵام یەکەچیان پاداشتی وەردەگری یەکەچیان پاداشتی وەرناگریتن ممکنە تاوانباریش بی لە لای خوای گەورە بەهۆی ئەوەی ڕیا کردیە و لە بۆ خاتری خوای گەورە ئەو ئیشەی ئەنجام نەدایە. ئەوجا نیەت ئەوەی عولەما باز دەکەن مەسەلا لە ئەسڵی عەمەل دەبی ئیلا لە خوای گەورە بی نابی هیچ ڕیایەکی تێدا بیتن. یعنی مەسەلا من نوێژەکی دەکەم أصلي أو نيجي كدس بيدكم دبي أو ما بس نبتنها خواي جورا بينك بريم أو نيجي أنا دكم أمن لبو خواو سطايت شي لبو غير خواي جورا أنا أغنى الشركاء عن الشرك من عمل عملا أشرك معه غيري تركته وشرك خواي جورا دفع من دولة من ترين شريك هركس عمل شي كرد غيري مني لقرد أنا وازي لدينا بالو شريك كيبي خواي جورا قبوليناك لو ناوي لندرات الإخلاص إخلاص يعني اشتشي تواصى فيه خواهي قولة ديبيت من بين فرث ودم لبنا خالصا سائغا للشاربين خواهي قولة فرمي لباري الشيري لما بين بيساي ولما بين خيني أو آجالي شيرة صاف درده أو شيرة صافة بشكك لبيساي يعني بشكك لخيني برجيته صلاحيته إيشي خوي لدزده عمليش أو هاي لأصلي خوي توسقالك وبشكك لغير خواي جوري بيتنا لدستي ذات أما لأثناء عمل لنا وعملك أتون يتكدلو خواي دس بيكرديا أصلي عملك لو خواي دس بيكرديا شيطان لنا وعملك شهر واز لنا يعني لنا ونيجا كيدي لنا وروجيا كيدي لنا حدزا كدلا بودي لمحاولات خوي هم دم بردوامه
یەکێک دێتن دەتبینیتن دەیەوێ لە بەخاتریویش بڕک نوێژەکە درێژکەوە لە عیبادەتەکەت بڕک جوانکەی هەندێک شتەیە نەیکەی وەنێ لە ئەسنای عملی عولەما لەبارەی وەی دەفەرمونون ئەگەر ئەو فکرەی ڕیایی لە ناو عملی لۆت هات هەر فکرێک بوو دوایێ لاددا ئەوە هیچی گوناحی لەسەر نییە وچی خەیاڵەکی خراپە کە لە بۆ ئینسانی دێ و فکری لەسەر لادەبە ئەگە لە دوو ڕۆیشتی مەسەڵەن بەبیرم هاتەوە ئەوە شەیتان فکرەکەی هینا بەبیرم هاتووە فعلا یەکسەر نەفسیش دەرێ وەڵی با لە بەخاتری و کابرایی فعلا نوێژەکەم جوانکەم لە دوی ڕۆیشتی ئەوە گوناحبار دەبی بەقەدەر ئەوەی نیەتەکەت لا بدا بەقەدەر ئەوەی ئەجر و پاداشتی کەم دەکاتەوە ئەوە شتێکی وردە لە باندەویست بکە بزین ئەو جا کار و کردەوەکانیش دەبنە سێ بەش کار و کردەوەی وا هەیە عیبادەتی صرفە بەس دەبی ئللا بە نیەت بی و نیەت لەگەر هەمووی بی وسا حەجی دەکەی نوێژی دەکەی تەوافی دەکەی ئەوانە کردەوە عیبادەتەکی صرفە ناکرێ لە بۆ غەیری خوای گەورە ئەنجام بدرێ و تەنها دەبی مەبەست پێ خوابی بەڵام هەندێک عیبادەت هەیە عادەتە وەکو سەردانیکردنی نەخۆشەکی وانە عادەتەکی هەموو خەرکەچیە سەردانی یەکتر دەکە ئەتوو ئەوە جۆری دووەمە بە نیەت دەیکەیە عیبادەت بەبێ نیەت بە عادەتی دەمینێتەوە نەک لەسەر گوناحباربی بەس ئەوانی یەکەم بەبێ نیەت گوناحباریش دەبی یعنی نیەتەکە لۆ غەیری خوای بی بەس لێرە نا من کابرایەکم یەکێک دەرێ ئەو مۆبایلم بدێ ڕاز ئەوا دەیدەمێ هیچ نیەتیشمە بەس خوای گەورە نیە هەر ئەوها دەمەوێت پیاوەتێکی لەگەر بکەم ئەلێرا من ئەو چاکەکردنە لە ناو کافریشیە کابرایەکی کافر شتێکی دەداتەیەکی دی ئەو چی شتێکی عادەتی لێدێ بەس ئەگەر ویستم بکەمە خێر نیەتم لێ هێنا ئەوە لە خوای گەورە دەبی ئەوە جۆری دووەمە جۆرەشی دیکەش هەیە کە مەسەلەن عولەما فەرموویتە عادەتی صرف بەس ئەوە هەر بە نەزەریە چونکە ئەگەر بەتەنی عادەتیش بی وچی خەو و ئەو شتانە خواردن ئەوانەش ئینسان لۆی هەیە لە حاڵەتی کەوا پێویست بی لە بۆ ئەوەی دین ڕابگری بە نیەت ئەوەش وەکو عیبادەت حیساب بی بەڵام دەرەجەک لە خوار ئەوێ سەردانی نەخۆش و ئەوانە چونکە يهديكم الله شريعة داوي يرحمك الله شريعة داوي أو لو كردية كأما بسي سرداني نخوش بكين بس داوي خوارني لما نكردية يعني كواتا سرداني نخوشي أصل أوي شريعة داوي كردية بلا بري خواردنا لو خواردن لخوار أوي خواردن ونستن بلا ميسانك لبو عبادتي بخوا لبو جهادي بيبيوي بقوة بيتن أوانا دتاني بونيتانا أوش بكاتا عبادت جا ئەوە وەکو نیەت بەگشتی لە بۆ هەموو عەمەلێکی کە پێویستە بەڵام وەکو بینە سەر مەسەلەی قاعدە فقهیەکە کە الأمور بمقاصدها لە فقه ئەمە کوو ئەو قاعدەی بەکاردەینین وە بەسمان لێ ئەوەیە کە ئیمان یەکێک جاروەیە موسڵمانە یا موسڵمان نییە نیەت دەوری دەبینی لە ئەسڵ لۆ نمونە کابرایەک فعلا مکڕەه بی بزوري تهديدي كشتني لي بكري دتاني لفظي كفري بسردوي دابي لو خوي لو كشتني بباريزي وكو عماري كرياسر كخواي ورباسي دكا إلا من أكره وقلبه مطمئن بالإيمان ولكن من شرح بالكفر صدرا أو جاء أجر كابرا كلمة كفري بسر زاري دهات بشرطة لو كاتي تهديدي كشني كراو باشان أما درين سيدرين كاك فعلا أتو أو قصد كردية كافر بوي ئەگە گوتی ناوەڵا لەبەر تەهدیدی کوشتنەکەم بوو ئەوە هیچی لەسەر نییە وچی موسڵمانان حیسابی لەگەر دەکرێت ئەگەر گوتی وەڵاوە لەسەر قسەی خۆم بەردەوام و پەشیمان بوویمەوە نیەتەکەمەوە بوو کە فعلا کافر بوو والعیاذ بالله ئەو یەکسەر بە کافر حیساب دەکرێتن ئەمما ئەدی ئەگەر تەهدیدەکەی لەسەر نەبوو گوتیشی وەڵام من لەفزی کوفرم بەسەر زاری داهاتیە و مەبەستیشم کوفر نەبوو لێ قبول ناکرێت لۆ لەبەرەوەی ئەو علامەت و نیشانەی نییە کە ناچاری بکاتن ئەو لەفزەی بەسەردەوی دابێ ئیلا دیارە لە دری لەگەر موافقە گەنە بە اختیاری خۆی لۆ لەفزی کوفری بەسەردەوی دادێ تێدەگەی مادەم بە اختیاری خۆی لەفزی کوفری بەسەردات و زۆری لەسەر نەکرا ئیلا دیارە دەلیلە لەسەرەوەی دڵی بەرەو کوفر چووە لۆی حکمی کافری لەگەر دەکرێت بە هەر برێمە بەستم کوفر نەبوو هەر کافرە إلا لا نشكشيت زاروي نفرك لسريعي قسا كردني لفظة كفري بغلطي بدوي داده أوش خواهي قول
لي ناگریتن لێی دەپرسی دەرێکاکە وەڵا ئەو لەفزەم بەغەرەتی بەسەر زاری داهات وچی ئەو کابرای گوتی لە حەدیثەکەی اللهم أنت عبدي وأنا ربك ونيا أخطأ من شدة الفرح غەرەتی کرد لەبەر زۆر خۆشی کە حیوانەکەی دەبینیتەوە ئەوەش خوای گەورە لێمان خۆش بووە لەبەرەوەی نیەتەکە و قەسدەکەی نەبووە. ئەوە لە مەسەلەی کوفر و ئیمان مەسەلە نیەت دەچتە ناوی. لە مەسەلەی دیکە خوای گەورە لە قورئانێ باسی کردی کە باسی ئەوەی دەکا منداڵەکان تەبەنی دەکران وەختی خۆی دەفەرمی تەبەنی مەکەن ودعوهم لآبائهم هو أقسط عند الله بەناوی بابیان بانجی کەن وەکو چێ زەیدا فەرمی بەناوی بانجیان فإن لم تعلموا آباءهم فإخوانكم في الدين ومواليكم وليس عليكم جناح فيما أخطأتم به ولكن ما تعمدت قلوبكم. کابراەک لێ ڕاهاتیە ئەوە هەر گوتیتە تا ئێستا زەیدی کوڕی محەممەد زەیدی کوڕی محەممەد و ئاەتە شاتە خوارێ پاشەویش لۆی هەیە ئەو شتانێک کە لەسەر زارانە بە ئاسانی تەرک ناکرێت جاری دیکە کابرا بەکاری بینیتەوە برێ زەیدی کوڕی محەممەد دەفەرمی لۆی خوای گەورە لە پاشان دەفەرمی گوناحتان لەسەر نییە ئەگە بە غەڵەتی بڵێن بەڵام ولكن ما تعمدت قلوبكم عمدی بەدڵ ئەو لەفزەی بەکاربینەوە هەنجی گوناحبار دەبن. ئەوەش لێرە مەسەلەی نیەت خوای گەورە بەکاری هێنا حکمی شەرعی لەسەر پەیوەستکرایە و خوای گەورە کە ئەو دوعای دەفێن ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ئەوەش عینەن ئەو دوولایانی دەگریتەوە شتەچی لەبیر دەکەی یان شتەچی بە غەڵەتی دەرەی خوای گەورە فەرمووی قەد فەعەلت لێتان خۆش بووم لەو شتانە. ئەوەش لە مەسەلەی بە نیەتەکە خوای گەورە حکممان لەگەر دەکات نەک بەوەی کە بەسەر زارماندادە یان عەمەلێک ئینسان بە غەڵەتی دەکاتن. لحديث شعين هاتي إن الله تجاوز عن أمتي الخطأ والنسيان وما استكرهوا عليه أوانا له لبروي هموي نيتي لقرنيها كابرا غلط دكا قصتي بسر زاري دادي كابرا لبيري كرديا اشتكي ببير نمايا وكو نويش غلط دكا نازاي تسندا لبيري نمايا تسن ركعاتي كرديا يخو باشا ما عند زارش نويش ما ببير ديتو ودسين ركعاتش كمان نكرديا درين دكينو سوز دەچی سەهودەوەی یخۆم چینە خوا دەزانیت چەند نوێژمان غەڵەت کردی و بە فکریشمان نهاتیە کە غەڵەتمان کردی هەنیە سوز دەشمان هەر بە فکرمان نهاتیە غەڵەتەکەمان کردی و دەڕواتەوە لای خوای گەورە ئەوە خوای گەورە بە ڕەحمە ئەو نسیانانە لە ئینسانی خۆش دەبی ئینشاءڵڵا بەس بە معنایەوەی کە ئینسان کەمتەر خەمی هەبی بەخۆی یعنی لە جەوی خراپ و لە شوێنی قەڵەباڵغ و ئەوە بیکاتە عادەت موچینە هەنجینێکە ئەوە لۆی قبوڵ نەبی بەڕاستی واروە ئەوی بە زۆریش لەسەری دەکرێت. مەسەلە ئەوە لە مەسەلەی ئیمان. لە مەسەلەی نوێژێ کابرا دوو ڕکعات نوێژی دەکا ئەگەر لە سبەی نابی مەبەستی پێی دوو ڕکعاتی سنەت بی دەبیتە سنەتی سبەینی مەبەستی پێی دوو ڕکعاتی واجب بی دەبیتە واجب هۆردووچی هەر دوو ڕکعات بە پێی نیەتەکەی سنەتەکەی دەگۆڕێتن. نوێژەشی دەکاتن چار کەعاتە بە نیەتی لە کاتی عەسرێبی بە نیەتی نیوڕانێ بکە لێ قبوڵ ناکرێتن دەبی ئەو نیەتە مەبەستەکەی بیتن. تەمان نیەتیش بەدڵە نیەت ئەسڵ ئەوەیە بەدڵە. ئەو عولەمانەی کە باسییان کردیە بە زمان بگۆترێتن پێغەمبەر صلی الله علیه و سلم لێ ڕیوایەت نەکرا لە نوێژێ بە زمان بڵێیان سەحابە بەڵام قیاسیان کردیتە سەر حەجی و عومرەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەستی پێ دەکرد دەیفەرموو لەبەیک حەجا وعومرەة بە زاریش دەیگۆ دەرێن قیاس ئەوەیە لۆ کابرایەکی حەزی لێبی بە تەئکید و بە فکری بێتەوە لە نوێژێش بکە. هەندێک عولەماش فەرموویان ئەو قیاسە ناکرێتن لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیکردیە. یعنی زۆرینەی مەذاهب وەکو جمهور لەسەر ئەوەی نینە کە بە زمان بکرێتن تەنها دەرێن بە قەلب بکرێت وەڵام ئەویدیش ڕەئیەکە و هەیە. ئەدی لە نیەتی نوێژێ پرسیارێک دروست دەبیتن ئایا دەبی مەقڕون بی بە ئەڵڵاه ئەکبەری ئەو مەسەلەشی دیسان فقهیە زۆربەی عولەما دەفەرمین با دەبی لەناو ئەڵڵاه ئەکبەری بە خەیاڵت دابێ کاتوو ئەوە چ نوێژەکە دەکەی وانە لە چ کاتە چیە واجبە یان واجب نییە ئەوانت بزانی لەوێن دەر بە خەیاڵت دابێ. ئەمما مەبەستەکە ئەوە نییە لەبەرەوەی قورس دەبیتن حضوری
فكر لەگە نیەتی جودایە. نیەت یعنی قەسدە، ئەنێ من هەر دەستم وا دەزانم دەرس خەڵاس دەبی و بەرەو نوێژی عیشا دەچین، دەچم دەست نوێژی هەردەگرم و بە فکرم داهاتیەکەەوە نوێژە عیشا دەکەم، هەموو ئەعمالەکان دەکەم، بەس لەبەرەوەی فکر هەندە سەریعە ممچینە لەو وەختی بالضبط لەو وەختی ئەوم لە حضور نییە، ئەوە حاضر نییە، گەنە نیەتەکەت هەر هەیە، نیەت هەیە، مادام نەتگۆڕیە برێ وەڵی نە عیشایە ناکەم، با بکەمە مەغریب یان نیەتی بگۆڕ، با بکەمە سونەت، هەر لەسەر ئەو قەسدەی کە نوێژە عیشایەکەت بکەیت ئەوە نیەتت هەیە، والله ئەعلەم، نەکلەی ئینسانی بیتە وەسوەسە برێ لەو وەختە ئیلا دەبی حاضر بی لە مێشکم، حاضر بوون مەسەلەشی دیکەیە، چونکە جاروێ بە چرکات کەمتر لە چرکەی فکر دەڕواتە سە شتێکی دێتەوە سە شتێکی دیکە، ئەوە حوزوری پێدرێ، بەس نیەت ئەوەیە ئێستا تو مەبەستەوەهاتی لە دەرسێ دانیشتی، کەنجی ئەو نیەتت گۆڕا دەری وڵای بابس بدەێ هەڵسیار هەر دەستی دەچێ دەرێ، ئەو نیەتت هیناکە بچێ دەرێ، ئەعمالەکانی وی دەست پێ دەکەی، خۆ لە ڕێ کە ئەو شاقاوانە دانێ ئەوە لە فکر نامینێ کە ئەمن مەبەستمە بڕۆمە دەرێ، لە هەر شاقاوەکی فکر لۆ لایشت کە دەڕۆ، وانە ئەوە حضورە، حضور لەگەر قەسدی جودایە. ئەوە لە نوێژێ مەسئلەی نیەت زۆر دەچیتە ناوی، مەسەلە لۆ نمونە هەتا ئیمامیش جاروەیە ئەگەر غەڵەت بکە ئیمامەک مەسەلەن نیەت کو دەستە ناوەوەی، ئیمامەک نوێژی عەسرێ کرد وەی زانی نیوڕانە، بە نیەتی نیوڕانێ کردی، مەئمومەکان بە نیەتی عەسرێ کردیان، نوێژیان قبولە یان قبول نییە؟ ئیمەئمومەکان قبولە، لەبەرەوەیان لەسەر نیەتی خوانە، ئیمامەکەی قبول نییە، لەبەرەوەی ئەو نیەتەکەی غەڵەت کردیان، خۆ هەردووچیان یەک نەوع نوێژیان کرد پێکەوە بە جەماعەت کردیان، بەس چ بوو فەرقەکە؟ نیەتی وی کرد، ئیوی باتڵ بی ئیویش صحیح بیتە، دواتە نیەت زۆر دەستە ناو مەسئلەی نوێژ. جاروەیە ئەتو نەزرت لەسرە بە نیەتی نەزر بکەی فەرقی هەیە، بە نیەتی نافیلە بکەی فەرقی هەیە، لە ڕۆژیش عینەن ئەوها، ئایا بە نیەتی سونەت دەکەی بە نیەتی واجب دەکەی یان هیچ نیەتت نییە، ئێستا مەسە کابرایەک لە سبەینێ تا ئێوارێ هیچ ناخوا، بەس کە نیەتی نەبی کە ئەو ڕۆژەی بە ڕۆژی بی هیچ لە گۆڕی نییە، نە هیچ دەخوا نە هیچ دەخواتەوە، وانێ هەر بەر برسی بوونەکەی، بەس کە نیەتی دەینی لە بۆ واجبی دەبی پێش بانگی سبەینێ بی، بەس لە بۆ سونەتی تەسهیلە کرایە لەوەی کابرا جاروێ سبەینان هەر دەستی تۆ دوای دەردەی وەڵا ئەو ڕۆ هیچ ناخۆم و ئەوە ناکەم، هەتا پێش نوێژی نیوڕانێ ئەو مەجالی ئەو نیەتەی درایە وەکو باسمان کرد وەکو قاعیدەی شاذ، ئەوە یعنی لە حکمەکەی بەدەرە، ئەگەرنە ئەسڵ ئەوێ نیەت لەگەر ئەوەلی عەمەلی بی، ئێستا لە نوێژێ ئەتوو نیەتی ئەوەت بی نوێژی دوو ڕەکعات سونەتی سبەینێ بکەی، دوو ڕەکعات سونەتی سبەینێ بکەی پێش نوێژی سبەینێ، لەگەر ئەڵڵاه ئەکبەڕی کردتە نوێژی سبەینێ سونەتەکەت ڕۆی، وانە سونەتەکەت لۆ نانووسێ دەبیتە واجب، لە پاش ئەڵڵاه ئەکبەڕی نیەتت بگۆڕێ ئەوە هەردووچی تێک دەچیتن، عەن عولەما دەفەرمون دەتانی بکەیەوە سونەتەکەت، چونکە سونەت نیەت تێدا گۆڕینی اعتیادیە، بەبەس مەبەستەکەمان لە چییە؟ دەبی لە ئەوەلی بیدایەتی دەستپێکردنی عەمەلی نیەتەکەت حاضر بی کە لۆ چییە، ئەو مەسەلە لێرە لە سیامی بە ئەغلەبیەتە ڕێدرایە قەیدی ناکە لۆ ڕۆژی سونەت کە ئەگەر لەگەر ئەوەلیش تێدا نەبی. نیەت نمونەی دیکە لە مابەینی عادەت و عیبادەت فەرقی پێ دەکاتن، مەسەڵەن کابرایە خۆی دەشوە هەر ئەوها خۆی دەشوە لەو خاوێنی، کابرایش کە خۆی دەشوە ئەگەر جەنابەتیشی لەسەروی هیچ فکری ئەوەی نەبی و نیەتی ئەوەی نەبی کەوە ئەو جەنابەتەی لەسەر خۆی لا با خۆی پاک بکاتەوە، تەنها بە نیەتی ئەوەی بکە خۆی پاک بکاتەوە، ئەوە لۆی نابیت، ئەگەر لۆ سونەتی بکە لۆ سونەتی دەبی، لۆ غەسلی جەنابەتی بکە لۆ غوسلی جەنابەتی دەبیتن، لەبەرەوەی ئەسڵ ئەوەیە هەم غوسل هەم وەضوء لە شەرتەکانی چییە؟ ئەنیەت، دەستنوێژیش وضوء لە شەرتەکانی ئەوەیە کە ئینسان نیەتی هەبێ، ئەگەر نا بەبێ نیەت هەبرێ دەست و دەم و چاو و عینەن ئەعضای دەستنوێژی شوشت بەبێ نیەت لە بۆی قبول نابیتن.
هەتا هەندێک جار نیەت دەکەویتە ناو مەسەلەی تەرچیش. مەسەلۆ نمونە کابرا لە شوێنێکی گوناحێک بکرێتن، ئەگەر قسە نەکا و ئەمر بمەعروف و نەهی لە مونکەر نەکاتن ئەوە گوناحبار دەبیتن. ئینجا ئەگەر ئەو بێدەنجەی لەبەرەوەی بوو کە ئیهمالی خۆیتی یان حەزی لێ نەبوو دیفاع بکاتن بە گوناح لێی دەنووسی. ئەگەر لەبەر مانیعەکی دیکە بوو نیەتەکی دیکەی هەبوو گوتی وەڵاهی ئەلێرە کەلچی نییە ئەلێرە خراتر دەبیتن لە شوێنێکەوە دەکەم پێی مەسلحەت بوو ئەو هەربەر و نیەتەی گوناحەکەی لەسەر لا دەکەویتن. لۆیە حەدیثێکی پێغەمبەری هەیە صلی الله علیه وسلم دەفەرمی ئەگەر لە شارێکی گوناح کرا ئەوانەی لەوێ حازرن ئاگایان لێ نەبوو خوای گەورە حیسابیان لەسەر ناکە. ئەوانەی حازر نینە غائبن ئاگایان لەو گوناحەی بوو ئەوان محاسەبن و گوناحبار دەبن لەبەرەوەی ئاگایان لە تاوانە چی بووە لەو تاوانەی بێدەنگ بووینە. بەرەوەی ئەوەش هەموو بەچێ بە نیەت دێتن. لە سەربڕین بە هەمان شێوە ئەو کەسانە خۆ کابرا هەیە سەربڕینە چی دەکاتن عین سەربڕین بە نیەتی خۆی دەبیتە شرک. لۆ بت و سەنەم و لۆ غەیری خوای گەورە برێ لۆ نزیک بوونەوە لەوانە قوربەتەن لەوانە ئەمن حەیوانی سەر دەبڕم ئەو دەبیتە چێ دەبیتە شرک. لۆ خوای گەورە سەر ببڕی دەبیتە عیبادەت. هەر عادەتەن برێ لۆ خۆم با گۆشتم هەبی و هیچ نیەتەچی نییە ئەو دەبیتە عادەت. کاتە سێ عمل هەر سێکی و چی یەک بوون، یەک بووە عیبادەت، یەک بووە شرک و کوفر، یەکیش بووە عادەت. هیچ اعتیبارەکی لۆ نییە. بزانە نیەت چەند مهمە. لە حەجێ کابرا ئەگەر ئیحرامی بەستبی بەس بەکن میقاتی دابڕوە نیەتی هەبی ئەوە ئیحرامەکەی دروست بوو. نیەتی نەبی لە میقاتی تێپەرچ و دەبی بگەڕێتەوە ئیحرامەکەی دروست نەبووە. خۆ هەر لەگە ئەو خەرکەی مەسەلەن ناو تیارەیە ناو پاسیە وچی ئەو خەرکەی پێدا ڕۆیشتیە ئیحرامەکەی دروست نەبوو. ئەوزەم لە مەباسی ئەوەش دەکەن باشە ئەتو نیەتت چ بوو بە ئەو حەجەی بە تەمەتوع بکەی بە قیران بکەی نەوعی حەجەکەت کوو بکەی نیەتی چت هەبوو بەو نیەتە لۆت حیسابە کاتەکە ئیحرامی دەبەستی. ئەگە نیەتی ئەوەت هەبوو گۆتت وەڵا من وچی ئەو خەرکە بە عام چ دەکاتن ئەوەت لۆ حیسابە. تەماشای بە نیەتەکان ئەو شتانە هەموو دەگۆڕێتن ئەو مەسەلەی عیباداتانە. بەرێ دەبی بچ بەرێ ئینشاءڵڵا ئینشاءڵڵا. ئەوجا زۆر دەستە ناو هەتا بابی معاملاتیش لە کڕین و فرۆشتنی ئێستا مەسەلە کابرا پارەی دەداتەیە کەچی قسەکەیان وایە جاروەیە بە نیەت دەبیتە قەرز ئەو پارەی داتی، جاروێ بە نیەت دەبیتە هیبە بەخشین. دەرێ کابرا تو ئەو پارە داوای مەبەستت پێ چ بوو؟ وەڵای دەرێ مەبەستم پێوە بە قەرز بیدەمێ. کابرایەک ئەو لێرە وتی وەڵاهی ئەوەندەم لەبەر بڕایە ئەتوش ڕاست پارەی دەدێ هیچ نارێ. دوایە قسەی چییە؟ قسەی تووە. ئەگە برێ وەڵا نیەتمەوە بوو بە قەرز بوو دەبی بیدەوە، ئەگە برێ نیەتمەوە بوو بەخشین بوو دەبیتە بەخشین و هیبە. ئەوجا ئەوە دەستە ناو زۆر بابەکانی فقهی لە زەکات لە کڕین و فرۆشتن. یان کابرایەک سیارەکی لە شوێنێکی ئەوە کردیە دیتیتەوە شتێکی دیتیتەوە ئەگەر بە نیەتی غەسبی بی لۆ خۆی بی لێی دەبیتە غەسب. ئەگە بە نیەتی ئەوەی بی کە من وەڵا ئەوە شتێک بزر بووە و ضائع بووە هەری دەگرمەوە بە ژێرەی نیەتی خۆی هەنجینێکە مەئجووریش دەبی دەرێ کاکەوە هەرم گرتەوە تا ساحەبی پەیدا دەبیتن. ئەوجا ئەوانە لە زۆر شتی مەسەلەی دەکەویتە ڕەدی دیون و ڕەدی غوسوب و لەو شتانێکە غەسبن دەکەویتە ناو مەسەلەی نیەتی ئینسانی. لە مەسەلەی تەلاقی یەک لەو شتانەی دیکەیە کە نیەتی دەکەویتە ناوێ لەو ئەلفاظانەی کە سەریح نینە.
أما باس ما كر قلت ما قاعدة كان شاذة طلاق لفظي طلاق لفظة صريحة كابرا برينيتم هبو ينبو مادام أو لفظي بكارينا طلاق كيدا كوي سوك أو لفظة صريحة وبس لو وي بكار ديتن عالم دزانيتن ومشهورة. أما لفظي غير طلاق كنايات بيتن وشي كابرا بريليم زيابوا وشي كابرا بري الحقي بأهليك برو ماري لمن دور كوا هنك أو لفظانك كذكري بمعنى الطلاق بي ذكري بمعنى الطلاق يشنبي اللي رتش دخوا نيتي كابرا يدخوا نيتي كابرا يدخوا يا بس قوتي طلاق سن عددا نيتي كابرا يدخوا ما بس بيك طلاق بدوب هرسيق بو باين بو أو أنا مدستا ناو أو مسألانش أو لباري إنما أعمال بالنيات وكأبو الأمور بمقاصدها همو أمرك ببي مقصدي خوي أنزام ددريتن كنمونا كان زور نو دكويت الزور بي هر الزوري يان دتواني بري همو أبواب كان فقه إدوميان الدين مبني على المصالح في جلبها والدرء للقبائح أو قاعدة دوما نفرمي الدين دام زرايا بنا كراية مبني يعني بنا كراوة لسر مصلحة في جلبها لويك إنسان مصلحتي بدس بيني والدرء للقبائح وهرتسي شتي ناريكا خرابة قبيحة لا يبدا لخوي دور بخاتوه كات الدين لو هندي هاتيا وكو ابن القيم دفرمي الدين رحمة كلها ومصلحة كلها حمي الرحمة حمي مصلحته أما إدراكي ما برحمة مصلحتك جزئية يعني كدرين دين همي مصلحته ما بس ما نونية كابرا بسي والله يبري أم بارم لفلان كسي بردية والله ومصلحته لو من فعلا بارا بدزي لو تو مصلحته وانيا ظلام لو كابرا يديك مفسدة أو مصلحته شيء ليش داتوها شريعة ليش داتوها يعني هرشتك شريعة نصي لسربو أو مصلحتك لويه مثلا أقر شريعة قوتي والله فلان كسي كفارة دبي بدأ بارد لي دستندري بنسبة من أو مصلحتك أو بارم لي دستندري لبلو الشريعة فرميتي باو هابي كاتا كدرين شريعة همي مصلحتها ما بس مان أوي هر حكمة شي دانا أمن بيم خوش بيان بيم ناخوش بيتن هر لو من مصلحته هر لو إنسانيتي مصلحته غيري وي كنصي لسرنيا هنجيني كلا اجتهادات حسابي أو إذا كي مصلحة تاتن تحقيق دبي عن تحقيق نابي مصلحة تاتن تحقيق دبي عن تحقيق نابي أو قاعدة إيشكا جلبي بوي مشهورة جلبي مصالح درء مفاسد أو بو قاعدة بوناوي مشهورة لكن علماء قاعدة جلب مصالح ودرء مفاسد علماء زور باسيان كرديا اشتكانيان ليك دايتو مثلا تماشي شريعتيان بقشتي هم حكم كانيان كرديا درين هم احكام الشريعه لبو مصلحتي اوي هاتي الضروريات يان حاجيات يان تحسينيات لو زي بزيبكن سيشتا ضروري ناتاريه اگر نبي جيان رادوستي أو ضرورياته شريعة هاتية مصلحتها ضرورية كان إنساني زي بزيبك درجة دوم حاجيات بيوستي كان بيوستي تيا أجر نبي جيان رانا وستي بس بزحمتي دروز دبي زحمتي دروز دبي مثلا نمونا مشقة لسدروز دبي لسفري رخصة دراية بروجي نبي نيجي كرت بكيوه أو لو تيا لوي مشقة لسدروز نبي لو مسافر حاجية أجر بشكا هردتاني بكاتن بس برك لسري قرص دبي لو مسافر كان بعامي قشتي لو أو لدرجة حاجيات بس لضروريات تيا ضروريات أوي كابرا برينا شي لقلبي هي آوي لي بداتن خطري لسرجاني دروز دبي برينا كي خاطر دبي شريعة أو ضروريات رتساو كردي هنجيني دري آوي بيدامك بديل تيمومي بديل لبوتو دانا كاتا هاتية لبو أوي ضروريات زي وزيبكا باشان حاجيات باشان تحسينيات وكماليات شبيه دقوترين اوش سنة كان كزياد لوي شريعة هاتيا اتنويجة شي دكي ضرورية
بەڵام سنەتەکان دەکەی ئەو هەیئاتانە دەکەی ئەو ئەذکارانە دەکەی ئەوە هەمووی تەحسینیە لۆ جوانکردنی نوێژەکەی و تەکمیلەیە لە بۆ نوێژەکەی. اینجا لە ضەروریات لە بۆ مەسلحەتی ئینسانی فەرمویان ضەروریاتی خەمس هەیە، 5 ضەروریەتی گشتی هەیە کە شەریعەت هاتی ئەو 5 مەسلحەتە گشتیە و ضەروریەی لە بۆ ئینسانی دابین بکە. وەنیە حفظ الدین، یەکەم شت دین هاتیە دینی لە بۆ ئینسانی دابین. لەبەرەوە ئینسان ئەگەر لەسەر ئەو زەویەی بژی دینی نەبی ژیانی هیچ معنای نامینی. ئەسڵەن ئەوە من دەژیم، ئەوە ئینسانم حیفظ کرد، ئەوە ماڵم حیفظ کرد، ئەوە سەروەت و سامان و هەموو شتێکم حیفظ کرد، بەس دینی حیفظ نەبوو، باشە ئینسانە لۆ چ دەژی؟ لۆ یەکەم شت یەکەم ضەرورەتی دینە. لۆیە دووەم چییە؟ نەفسە. نەفس دەکرێتە قوربانی دین، بەس دین ناکرێتە قوربانی نەفس. لە پێناوی خوای گەورە کابرا جیهادی دەکا خۆی بە کوژ دەدا لۆ دین، بەس نابی دینی خۆی بدۆڕێنی لە پێناو نەفسی. ئەوەی کە باسمان کرد کەسێک وشی عەماری کوڕی یاسر زۆری لێکرایەت لەوەی کە نەفسی لەناو ببەن لەفزی کوفری بەسەردابێ، ئەوە دینی بە قوربان نەفس نەکردیە، ئەوە بەس زاهیریە فێری لێکردیە، گەنا لە دڵی دینەکەی هەرمایە. وانە بەس ئەگەر لە بەخاتری نەفست وەڵات دینی لە دریش واز لێبینی هەبەدرەوە بسی بەکە کافران کەوی، ئەوە قبول نییە بە هیچ نەواچی. وانە کاتە ئەسڵ یەکەم ضەروریەتی دینە. لۆیە بەڕاستی ئێستا مەسا هەندێک ئەفکاری غەڵەت و ئەوە پێیادە بیتن ئەمە ئەو وڵاتە ئیسلامیانە ئەو هەموو کێشە و ئەو هەموو داگیرکاری و ئەو هەموو کوشتنە لە موسڵمانان دەکرێت، ئەو هەموو خواردنی حەق و داگیرکردنی دەکرێت. کاکە هەرمەستن، کاکە قسان مەکەن، کاکە جیهاد ناوی بکرێ، فلان ناوی دەبیتە فیتنە، دەبیتە هۆی بە کوژدانی خەڵکی. ئەوە لەوەی تێنەگەیشتیە کە دینی ئەو ئینسانیەتەی لە خەتەردایە نەفس دەبی بکرێتە قوربانی. ئەو پێغەمبەرانە عەلەیهیمو سڵات وسلام هاتینەوەیان کردیە، ئەگەرنە هەرزوو دەبا پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم ئەو خەڵکەی تووشی حەسار نەکرد بوون، تووشی حەسار بوون، تووشی ئەنواع ئەزیەت بوون، تووشی دەربەدەری ماڵ بوون، تووشی جیهاد و کوشتن بوون، خوێن ڕێشتن بوو. هەموو ئەوانە لە پێناو چ بوو؟ لە پێناو پاراستنی دینەکەی بوو، لە پێناو ئیقامەی شەریعەتەکەی بوو، شەریعەتەی قائیم کات. کاتە مەسلحەتی دووەم ئەو زەلۆ نەفس دێ. لە بۆ پاراستنی دین چەندان شتی دانایە، لە بۆ پاراستنی نەفسیش دیسان چەندان شتی دانایە، واجب و یان حەرامی دانایە. هەر شتێک نەفس بکاتە خەتەر حەرامی کردیە، هەر شتێک نەفس بەرز بکاتەوە پێویستی کردیە. لۆی مەسەن کەسێکی بکوژی، ئەندامەشی تەلەفکا، برینداری بکاتن، هەموو قیساسی لۆ دانرایە. ئەوە لە پێناو چ؟ لە پێناو پاراستنی نەفسەکەی. ئەو جار لە بۆ چه هاتیە؟ لە بۆ پاراستنی ماڵ، سەروەت و سامانی ئینسانی پارێزی. سێهەم ضەرورەت ئەوی ماڵ یەکەکی بەناحەق بخوا، بە دزین بی، بە فێڵ بیتن، شەریعەت عقوبەی لە بۆ دانایە، ڕێوشوێنی لە بۆ دانایە. و هەروەها هەر شتێکی حەڵالیش کە ئەو ماڵی نەش و نما پێ بکە زەکاتی دانایە، شتی دیکەی دانایە لە بۆ نەش و نماکردنی ئەو ماڵەی. ئەوە لە بۆ پاراستنیتی. ضەرورەتی دیکە ضەرورەتی پاراستنی عەقڵ، مەسەڵەن عەرەقی حەرام کردیە لە بەرەوەی عەقڵ لەناو دەبات، یعنی فکرکردنەوە عەقڵەکە نەک وەکو جەستە، ئەو جارە وەکو لایەنی عەقڵی. و هەروەها پاراستنی نەسەب یان عیردیشی پێدەرێن کە شکۆ و کەسایەتی ئەو کەسەیە. مەسەڵەن حەرامی کردیە زەواج بە لە چاری زیاتر بی، زەواج بە شاید و وەلی نەبیتن، دەبێ مەرجی خۆی هەیە ئەو زەواج، یان بەبێ زەواج کابرا وەچەی بخاتەوە. لەبەر ئەوەی هەموو ئەوانە مەفاسیدن لە بۆ چ؟ مەفاسیدن لە بۆ عیرض و نەسەبی ئینسانیەت. کاتە هەر شتێکی مەفاسید بی لەو پێنجانە حەرامی دەکا، بەقەدەر دەرەجەی قووەتی مەفسەدەکەی قووەتی حەرامەکەی دێ. هەر شتێک لەوانە لە پێناو مەسلحەتی ئەو ضەروریاتانەی بی واجبی دەکا، بەقەدەر دەرەجەکەی واجبی دەکا یان سنەتی دەکا. مەسەڵەن لۆ نمونە ئەوە شتێ بگەن زۆر مهمە. لە پێناو مەسلحەتی پاراستنی دین، ئەوی ئەسڵی دین لە ناوبا دەبیتە کوفر و شرک، وانە سوزدە لە بۆ غەیری خوای، هەڵوەشاندنەوەی ئیمان، ئەوانە هەمووی دینت بە تەواوی هەردەوەشێنیتەوە.
هەندێک مەسەلەی دیکە هەیە کە ئەسڵی ئیمانەکە هێر ناوەشێن تۆ بەس خەتەرەی دروست دەکا حرامی کردیە بەشداریکردن لە جێژنی بێباوەڕان مەسەلە حرامی کردیە کەسێک بچیتن مەسەلە بەبێ ئەوەی اعتیقادیشی هەبیتن هەندێک لە قەبری هەندێک نەو عەشتی بکاتن دەستی پێدابینی ئەوانە برێ دەزانم زەرەر و قازانجیشی نییە بەسەر ئەوها لێرە ڕەحمەت هەیە و ئەوە چی ئەوەیە ئەو شتانەی حرام کردیە لۆ نەکردە دەرەجەی ئەوەی شرک بیتن بەس لە بۆ پاراستنی حرامی کردیە ڕسمی هەڵبواسی ڕسمەکی کامل حرامی کردیان پەیکەر حرامی کردیە بەوەی کابرا یەکسەر لە دین دەرناچی بەس لۆ حرامی کردیە لۆی ببیتە پارێزەرێک ئەوە دیوارەشی دیکەیە لە بەرەوەی مەسەلەی دین بپارێزرێ ئەو جارە هەندێک شت هەیە لە دەرەجەی ئەولاتر هوچینە بەس مەکروهی کردیە مەسە هەندێک شت هەیە بکرێ لە ڕسم و ئەوانە ئەگە بە نیوەیشبی هەندێک شتەیە عولەما فەرموویان هەندێک جار هەیە مەکروهە لۆی لەو حرامەی نێزیک نەبی و حرامەکەش لۆی لە کوفرەکەی نێزیک نەبیتەوە مەسە لە پاراستنی نەسەب زینای حرام کردیە عقوبە و حەدیشی لە بۆ دانایە ئەوە ئەسڵەکەیە حەدی لە بۆ دانایە بەس هەندێک شتی دیکە هەیە لەمسە ئەوەیە کە مەسەرەن ئەوەی نەزەرە بەس نەزەر لە دەرەجەی پاشەوی خەلوەتە ئەوانەی حرام کردیە دێتە دەرەجەی پاشە ئەوانە جاروێ بەرەو گوناحی گەورە دەست نەزەری کردە گوناحی کچکە هەندێک نەزەر هەیە لە هەندێک وەختی ڕێی پێدایە کە بە نیەت نەبیت و لە وەختی معاملەیان تەڵەبەکە لە مامۆستای وەردەگریان دکتۆرە و لەو ئەو حاڵەتانە ئەوەش زیادە ڕەوی ئەوە کردیە لۆ هەمووی ئەو هاهینایە ببیتە پارێزەر لە بۆ ئەو قەلغانەی ئەو مەسلحەتەی ئینسانی دینی و دنیایی و ئەو پێنجەی کە باسمان کرد لۆی ئەو مەسالیحانە هەر هەمویان پارێزراو بیتن و هەرچی زەرەریش بیتن ئەو زەرەرانە هەر هەمووی لە ئینسانی بەدوور بیتن وەکو خوای گەورە فەرموویتی ولا تقتلوا أولادكم خشية إملاق ولا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق ولا تقربوا مال اليتيم إلا بالتي هي أحسن أوانا هموي مفاسدا حرامي كردية فەرموویتی ما يريد الله ليجعل عليكم من حرج ولكن يريد ليطهركم خۆ زەحمەتی لۆ ئێمە ناوێ کاتەوە دەلیلی چێ دەلیلی مەصالحە خوای گەورە زەحمەتی لۆمە نایە بەڵام چی ویستیە ئەوە کە مەفاسیدە ویستیتی لەمەی دوور بکاتەوە وهرتي أخلاقي جوانا إنما بعثت لأتمم مصالح الأخلاق كلا حديثاتيا لمسند إمام أحمد بخاري لأدب مفرد نايتي هرتي أخلاقي جوانا لبو مصالح داواي كرديا بقشتي يا فرمي الإيمان 70 أو 60 شعبة أفضلها قول لا إله إلا الله وأدناها إماطة الأذى عن الطريق والحياء شعبة من الإيمان أوانا سنة همي مصالح لا إله إلا الله كقولترين مصلحته تا مصلحتي قدسكا كبريتي لوي لسريشتي لا ببي وتا حياء بشك لبي بتني أوي كردية كواتا همو أوانا مصالح إنساني لبودان درايا كوا ببارزريتن يعني بقشتي فرمي وكلوا واشربوا ولا تسرفوا بخونوا إسراف مكان أو لبوتسيا أو قانون شي قشتيا لبوي مصلحتي إنساني ببارزيتن لويكا زيادة الروي بكاتن دواي خلقة شديكا محتاج بيان بخود زاروية محتاج دبي كي إسرافت كرديا بخود محتاج دبيوا كواتا ليرة أو مصلحتي إنساني باراستيا مثلا لو نمونا أوانا هم نمونا بس يسألونك عن الخمر والميسر قل فيهما إثم كبير ومنافع للناس وإثمهما أكبر من نفعهما لباري خمر سدى فرميتن إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه إنما يريد الشيطان العداوة والبغضاء ها مفاسد كاني بازدك لو حرام كردي قمار وعرق لبري مفاسده هي عداوة وبغضاء لنا وزيادك ولا ذكر إخوائي قورة بدورتان دخا كانت مفاسد كاني لو ما باس كردي ذات الشريعة جار ويا حكمتك ومفاسدك باس كردي دزانين وزاري شوية باسي نكرديا أما هر دزانين كأوي باسيش نكرا ديارة مفسدك هي لو حرام كرا
وأبي حلال كرايا يان بي واجب كرايا يان سنة كرايا ديار مصلحتك هي لو يدان درايا. وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم.